لیبراڵیەتی نوێی ئابووری لەسەر بنەمای فەلسەفەی خۆپەرستی و تاکەکەسی دامەزراوە و بە پێی ئەوە چالاکی ئابووری لە هەر بە هاوڕەوشتێک خاڵیە. ئەوە لەسەر بنەمای تاکەکان، بەڵام لەسەر بنەمای کۆمەڵگە لیبراڵیەتی ئابووری لەسەر بنەمای داروینیەتی کۆمەڵایەتی دامەزراوە. واتە مانەوە بۆ بەهێزترینە لە سایی ململانەی تاکەکان لەگەڵ یەکتردا. ئەوەش بەو مانایە دێت کە چالاکی ئابووری لە نێوان هەموو تەوەرەکاندا لەسەر بنەمای دەستەبەرکردنی بەرژەوەندی تاکە و ململانێش بە سەرکەوتنی خاوەن هێز کۆتایی پێدێت کە ئەو بنەمایش پەیوەستی ناکات بە هیچ بنەمایەکی ئەخلاقیەوە. بەو پێش هیچ شتێک جگە لە گەیشتن بە قازانج گرنگ نییە. بازرگانی لە لیبراڵیەتی نوێدا ئاین و ڕەوشتی تێدا نییە. تەنانەت ئەم بابەتە چووەتە بواری پەروەردە و خوێندنی ئەکادیمی زانکۆ و ناوەندەکانی توێژینەوەی خۆرئاواوە. بەهۆی جیهانگیریشەوە بە خێرایی بە جیهاندا بڵاو بۆتەوە. بۆ ئەوەش جوانکاری بۆ ململانێ ناشەریفانەیە ببەخشن لە زاراوە جوانەکانی ئەقلانیەت و قازانج و کێبڕکێ سوود وەردەگرن کە لە چوارچێوەی ئەخلاقدا جوانن، بەڵام لە لیبراڵیەتی ئابووریدا بە شێوەی دڵڕەقانە و چاوچنۆکانە بەکاردێنرێن. فەلسەفەی سەرمایەداری پشتبە و بۆچوونەی زانای ئابووری ئادەم سمز دەبەستێت کە مرۆڤ بە بوونەوەرێکی ئابووری خۆویست ناو دەبات. ئەوەی بەلایەوە گرنگە دەستەبەرکردنی بەرژەوەندیە تاکەکانیەتی. ئەوەش لەو ململانەیەدا دێتە دی کە تاک لە بازاڕی ئازادی ئابووریدا دەیکات کە دەوڵەت دەستی تێناخات و دیموکراسیە خۆرئاواییەکان دەیان ساڵە کاری لەسەر دەکەن. پرسیارەکە لێرەدا خۆپەرستی تاک لەو بازاڕە ئازادەدا چی بۆ کۆمەڵگاکان و جیهان بەرهەم هێناوە؟ ئەوە تا قەیرانی دارایی جیهان کەوتنی ئەخلاقی بۆ گەورە دامەزراوەکانی ئیدارەی بەرهەم و بانکەکانی لێکەوتوتەوە. ناشرینی گەورە سەرمایەدارانی کەرتی تایبەتی دەرخستووە کە چۆن دەستیان بەسەر چارەنووسی وڵاتاندا گرتووە. ئەوە تا قەیرانی کۆرۆنا جارێکی تر ئەو بابەتەی ئاشکرا کردەوە کە بەرژەوەندی ئابووریەکان لە پێشترن نەک گیانی مرۆڤەکان. لەوانەیە هەندێک دانەبڕینی ویلایەتە پەتا لێدراوەکانی ئەمریکا بەوە لێک بدەنەوە کە ترامپ بڕیاری تاکڕەوانە دەدات، بەڵام ناوبرا و هێمای سیستم و پرۆژەیەکی گشتگیرە و نوێنەری کۆمپانیاکانە کە بەرژەوەندی هەمویان کۆ دەکاتەوە. ئەوانیش داخستنی ئابووری بە زیانی دارایی خۆیان دەزانن. بودجەی تەندروستی لە وڵاتێکی وەکو ئەمریکادا چەندین بەرامبەری بەرگریە، بەڵام زۆرینەی ڕەهای بودجەکە بە ناوی دابینکردنی کۆمەڵایەتیەوە دەچێت بۆ کۆمپانیاکانی ئەو بوارە و هاوڵاتیان لی بێبەشن. زۆربەی نەخۆشخانەکان کەرتی تایبەت بەڕێوەیان دەبات و ئەوەی توانای نەبێت لێیان بەهرەمەند نابێت. بۆیە کۆرۆنا بۆشایی و بێهێزی سیستمی تەندروستی ئەمریکای ئاشکرا کرد لە کاتێکدا خاوەن نەخۆشخانەی پێشکەوتوو ناوەندی توێژینەوە و کۆمپانیای تەکنەلۆژی پزیشکیە، بەڵام هیچیان بۆ بەرژەوەندی گشتی کۆمەڵگە دروست نەکراون. هەر بۆیە حاکمی ویلایەتی نیویۆرک هێرشی توندی کردە سەر حکومەتی فیدراڵی و بە خەمساردی تۆمەتباری کرد بەرامبەر بە ویلایەتی کە بە دڵی ئابووری جیهانی ناوبرد. کارنامەی ئەمریکا لەگەڵ کۆرۆنادا مایەپوچی ئەخلاقی لیبراڵیەتی نوێی دەرخست کە ساڵانێکە بانگەشەی بۆ دەکەن. لە دوای 11 سێپتێمبەرەوە کە قوربانیەکان چەند هەزارێک تێنەپەڕین، بەڵام ئەمریکا سوپای جوڵاند و 4 تریلیۆن دۆلاری لە عێراق و ئەفغانستان خەرج کرد کە زۆربەی چووە گیرفانی کۆمپانیا سەربازیەکان. بەڵام شوانی دیموکراسیەتی جیهان گوێ ناداتە دەروێنەی گیانی هەزاران کەس بە ڤایرۆسەکە، چونکە ئەو زیانانەی بۆ ڕزگارکردنی گیانی کەسەکانە بە قازانجی کۆمپانیا سەرمایەداریەکان نییە. بە مانایەکی تر جەنگکردن لەگەڵ کۆرۆنادا نابێتە هۆی کەڵەکەبوونی ملیارەها دۆلار لە خەزێنەی سەرمایەدارەکاندا. ئەو بودجێش تەرخان کراوە بۆ ڕزگارکردنی کۆمپانیاکان بە پێچەوانەی بانگەشەکەی.